خاویە دۆڵ و کەندی زۆرە و تەختایی کەمترە. ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کەوا کەمتر لە ناوچەکە لافاو ڕووداتن، زیاتر کاتێک کە لافاو لە ناوچەکە ڕوو ئەداتن ئەو ناوچانن کە نزیکن لە ڕووبارەکان. بەڵام خۆشبەختانە لەم بارانبارینەی ئەم چەند ڕۆژە هیچ لافاوێک لە سنووری ئیدارەی سۆران دروست نەبووە. تەنهاوەی هەبووە هاتنە خوارەوەی تاشەبرد بە بۆ سەر ڕێگاکانی ناوچەکە، ئەمەش بە بەردەوامی بەهۆی بارانبارین ڕوو ئەداتن، چکە بۆیتە هۆی شیبوونەوەی خاک و ئەکاتن کەوا قوڕ و لیتە لە شاخەکان بێتە خوارەوە بۆ سەر ڕێگاوبانەکان. ئەمە تا ڕادەیەک ڕێگاکانی ناوچەکە مەترسیان هەیە لە کاتی بارانبارین بەهۆیەوە کە بەردێتە خوارەوە، مەترسی بۆ سەر شۆفێران ئەبێتن. بەڵام بەگشتی زەرەر و زیانێکی ئەوتۆ نەبووە کە بەرگری شارستانی لەم ڕۆژانە ئاماژەی پێداوە هیچ ڕووداوێکی نەخوازرا و حاڵەتێکی ئەوتۆ لە ناوچەکە تۆمار نەکراوە کە زیانی بە هاوڵاتیانی ناوچەکە گەیان بێتن. سەبارەت بە بەفربارینیش بەفربارین لە ناحیەی حاجی ئۆمەران هەبووە، نزیک بە 15 سانتیم لە حاجی ئۆمەران بەفر باریوە. لە سنتەری شارەکان ئەمساڵ تەنها جارێک بەفرباریوە لە سنتەری ئیدارەی سۆران و ڕەواندز و مێرگەسۆر. دیارە بەراورد بە ساڵی ڕابردوو بەفربارینیش لە ناوچەکە کەمتر بووە، بەڵام بارانبارین بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە. سەبارەت بە هاتنی گەشتیار بە حکمی ئەوەی ناوچەکە لووتکەسیەکانی ناوچەکە بەفری لێ ئەبارێتن و ناوچەی گەشتیاری زۆری هەیە کە هاوڵاتیان ئەتوانن بێن سەردانی بکەن بۆ هاتنی گەشتیار زیاتر بووە. ئەمە شوای کردووە کە بە تایبەتی گەشتیار لە خواروی ناوەڕاستی عێراق لە ڕۆژانی ڕابردوو بێن بۆ ناوچە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سۆران بۆ نێوبەفرەوە کاتەکانیان بەسەر بەرن. بەڵام گەشت و گوزار لەم ڕۆژانە ئاگاداری بڵاو کردوتەوە کەوا کەمتر نزیکی ئەو ناوچانە بکەن کە شی و دۆڵن بۆ ئەوەی تووشی ڕووداوی نەخوازراو نەبنەوە. بە تایبەتی لە چەند هەفتەی ڕابردوو کە ژمارەیەکی زۆر لە گەشتیاری عەرەب کە لە خوارو ناوەڕاستی عێراق هاتبوون لە سەردانی حەسەنبەجیان کردبوو، لە کاتی گەڕانەوە گیریان خواردبوو بۆ ئەوەی تووشی ئەم جۆرە حاڵەتانە نەبنەوە. داوایان لە گەشتیاران کردووە کە سەردانی سنووری ئیدارەی سۆران ئەکەن لەم ڕۆژانە تاوەکو کەش و هەوا ئاسایی ئەبێتەوە، نزیک ئەو ناوچانە نەکەون کە ڕووبارەکان ئاویان زیادی کردویان ئەو دۆڵ و شیوانەی کە ڕێژەیەکی زۆر ئاویان پێدا دێتە خوارەوە. یەکێک لە بابەتەکانی ترەمەوێ کە باسی بکەم لە بەتایبەتی لە ناوچە شاخاویەکانی سنووری ئیدارەی سۆران لەم چەند ساڵی دوایی، بەڵام بەتایبەتی ئەم ساڵ و ساڵی ڕابردوو بەراز بە ڕێژەیەکی زۆر لە ناوچە شاخاویەکان زیادی کردووە کە مەش مەترسی بۆ سەر گیانی هاوڵاتیان دروست کردووە. بەتایبەتی لە دوو ڕۆژی ڕابردوو لە گوندی ناوکردان کە هاوڵاتیەک لەلایەن بەرازەوە پەلامار بووە بەهۆیەوە بریندار بوو دیارە یەکێک لە باسکەکانی شکا بوو بەهۆی پەلاماری بەرازەوە. ئەمەش مەترسی بۆ سەرژیانی هاوڵاتیان دروست کردووە، بە تایبەتیش زیانی زۆری لە کاتی لە هاوینان و لە پاییزان بەڕەز و باقی هاوڵاتیانی ناوچەکە گەیاندووە. بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکانی ئیدارەی